خۆشحاڵ بووم هەستێکی زۆر تایبەتمە بوو چونکە بەڕاستی جەماوەر زۆر بە جوانی پێشوازیان لێکردین و هەستم کرد کە گۆرانەکانیش بەدڵی ئەوانە بۆ هێستێکی زۆر خۆشمە بوو کە ئیشەکەمان بە جوانی بەڕێوەچوو. بەشداریمان کرد لەم فستیڤاڵی بابل کێشێکە لە فستیڤاڵە هەرە سەرکەوتوەکان کە لە عێراقە کرێ و چەندین میلەت و وڵاتانی تر بەشداری ئەکەن جێشان نازیێ بۆ ئێمە کە بەچری کوردی و بە ئاڵای کوردستانەوە بەشداریمان کرد چەندین گۆرانی فۆلکلۆری جوانمان پێشکەشی و خەڵکە کرد. دەمەوێت لێرەوە ڕابگەینم کە ئەوە ڕاستە دوا قۆناغی خوێندمە بەڵام ئەوە سەرەتای خوێنی دیکە دەبێت هەوڵ دەدەم بە بەردەوامی کە لە قۆناغەکانی دیکەی داهاتوی خوێندنم پلەی باشتر بێنم بۆ ئەوەی نیشتمانەکەم سوودم لێ بدوم. بەڕاستی هەستێکی گەلێکی خۆشە هەرچەند ئەزبەری 2 ساڵا دەرچوومە لێژبەر ڕەوشان نەخۆشیە لە کوردستانê ئەم نەچار بوون و ڕۆژە تەخەروجامە بکەوێ vê salê de sala 2019 de lê herçend dîsa hestekî xweş ji bo me ez zehmetiyeke gelekî mesûr re derbas bûm ez xwendekara Seydelê bûm. پیرۆز بێتێتە ساتەوەستی بەشی بڕنامەکە. بەڕێوەبەرایەتی بستن و چنینی سلەیمانی پێشانگایەکی دەستی کردەوانە بۆ ئەو کارمەندانەی کە ئیشی دەست دەکەن لەناو بەڕێوەبەرایەتیەکەیانە بەڕاستی زۆر ئیشی جوانیانکەن بە تایبەتی ئەو فەرش و جاجم و پۆپەشینانی ئەوان دروستی ئەکەن شتێکی زۆر نایابە. پێشنگایەکە لە ساڵی 2009 یەکەم پێشنگایەکەینەوە بەشەکانمان زۆرە کارەکانمان زۆرە کاری دەستیە زیاتر ئەمانە کرێکارن لێرە ئیشەکەن بەشەکانمان وەکو بەرماڵ و جاجم و فەرش و جانتاڵ ئەوانە بەدەستی و خانمە جوانانە پێشکەشەکرێ. کام چالاکی بەردەوامی پیاوە جێگای دەستخۆشی لە شاری هەولێر ساڵ واتە چالاکی کاتژمێری زەوی داخۆیێت بۆ چالاکیەکە چی دەبێت؟ کوردستانێک ئاڵمەدان بکەن یا ئێمن و ڕەحەت بکەن چالاکی کاتژمێری زەوی چالاکیێکی جیهانیە لە کۆتا شەممەی مانگی سێی هەموو ساڵێکدام چالاکیە لە سەرتاسەری جیهانە ئاکرێ ئامانج لەم چالاکیە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری مرۆڤەکانە بەرامبەر بەو گۆڕانکاریانەی کە بەسەر ئەسارەی زەوی هاتووە چکە ئێمە لەسەر ئەم ئەسارەیەژین هەر ئێمە بوونەتەوەی تێکدانی و هەر ئێمەش ئەتوانین بیپارێزین.
ئێمەش لە شاری هەولێر جگەل لێرانە لەگەڵ بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر هەمانجی کشمان کردیا چەندین شەقامی سەرەکی کارەباکەی بگوژێنرێتەوە لەگەڵ چەندین هۆتێل و مۆتۆل و لەگەڵ چەندین باڵەخانەی تر کە تایبەتن بە حکوومەت گڵۆبەکانیان بگژێنەوە بۆ ئەوەی ئەو گەرمەی لەمای ئەو سەعاتە بەدەر دەکرێت کەم بکرێتەوە.